پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی قسە مەهێن و مەبەن لە بینی کەسەکاندا تەنانەت ئەگەر کەسێک لە لای تۆ قسەیەکی بە کەسێکیش گوت تۆ یەکسەر بەرید مەبە بۆی بە پەلا هەنووکە وەکو هەواڵەکانی ژێرنووسی تەلەڤیزۆنی کە هەر یەکسەر بیگەێنی هەر موبایلەکەت دەرێنی گەرما و گەرم فڵان کەس ئێستا لای فڵان کەس دانیشت بووم زۆر بەخراپ باسی تۆی کرد یان خۆ بگەینیتە ماڵی و مەدیسەکە حتا سەعات 12 شەو گەرم کەی بەوەی چۆن قسەی پێوتی چۆن زەممی کردی چۆن باسی کردی واللهی ئەگەر تۆ نەتجێڕایەوە ئەم دوو کەسە دڵیان لە یەک عاجز نەبوو زۆر جار مرۆڤ شەیطان و نەفس هانی دەدا بەرامبەر بە برادەرەکەی بەرامبەر بە کەسێک قسەیەکی نەشیاو دەکا کاکە تۆمەتێک هەڵدەبەستێ بەڵام واللهی لە دوای سەعاتێک دوای بەتاوبوونی مەدیس و کۆڕەکە لەوەچێ شەو کە چۆ ماڵەوە پەشیمان بێ بڵێ واللهی کارێکی خراپم کرد کوڕە وەڵڵی فڵان کەس زۆر چاکە و پیاوەتی و خزمەتی لەسەر من هەبوو والله حەقوا نەبوو بەرامبەری وا بڵێم یا ڕەبی خوا لێم خۆشبی وڵای دووبارەی ناکەمەوە ئەمە خۆی دایپۆشی بەرامبەریش پێی نەزانی هیچ دڵی گەردی نەگرتووە بەڵام هەیە پەنا بەخوای گەورە لە مەدیسەکە موبایلەکەی دەرێ دێنێ موبایلەکەی ناوەتەوە دەنگ تەزجیلە دوایی دەڵێن نەوەک بڕوان پێنەکەی بۆ دەجەڵمەوە بەخوا چی پێوتی وەک خۆی زیاد و کەمی ناکەم کاکە خۆم گوناهبار ناکەم خۆت گوناهبار ناکە هێشتا خۆی بە ساڵح دەزانێت ئەوە دەنگەکەیان لە موبایلەکەمایە لە ماڵی خۆمان بوو یان لە ماڵی فڵان کەس بووین کە دەستی کرد بە قسە و باسی تۆ بوو بەخوا لە خۆشەویستی تۆ موبایلەکەم دەستم خستە سەر تەسجیلکردنی وشەکان و هەموم تەسجیل کردووە ئەوە تا گوێی لێ بگرە چاوەرە کابرا ئەمجا ئاگر دەگرێ حتا قیامەت لە بیری ناچێتەوە واللهی لەوانەیە کوشتن ڕوو بدە ئەگەر کوشتنیش ڕوو نەدا ئەم دوانە تازە دڵیان لە یەک ڕەش بوو بەڵام کەسی یەکەم لەوە ئەچێ ئەگەر ئەم قسەیەی کردووە ئەم هەڵەیەی کردووە ئەم وشە ناشینانی لەدەم دەرچووە عەرزم کردن ئەگە کاک فڵان کەس نەیگێڕایەوە بۆی دادە فڵان کەس نەیگێڕایەوە دەنگەکەی تۆمار نەکردایەوە بۆی لێ نەدایەوە بۆی نەناردایە واللهی هیچ دروست نەدەبوو ئەم دڵی پادەبەوە ئەویشی چی نەبیست بوو بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يبلغني أحد من أصحابي عن أحد شيئا فإني أحب أن أخرج إليكم وأنا سليم الصدر با هیچ کەسێک لا يبلغني هیچ کەسێک لە ئێوە هەواڵێکم لە خەبەرێکم لە هاوڵێکمەوە بۆ نەهێنێ هاوڵێکم قسەیەکی لە دەم دەرچوو کە ئەوە لە هاوڵانەوە دوورە بەڵام مرۆڤە قسەیەکی لە دەم دەرچوو بۆنی ناڕەزایی لە پێغەمبەر دەها صلی الله عليه وسلم لە کردارێکی بە هەڵە حاڵی بوو فەمووی لە هیچ کەسێکەوە عن ئەحەدین لە هیچ کەسێکەوە لە هاوڵانم لە خۆشەویستانم لە ئەسحابم هیچ هەواڵێکی ئەوانم بۆ نەهێنێ هیچ قسەیەکم بۆ نەجێڕێتەوە شەیئەن حتا قسەکە زۆر بچووکیش بێ حتا قسەکە بە ڕەمزیش کرابێ بڵێ والله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فلان هاوڕێ و هاوڵت قسەیەکی کرد بۆنی ئەوەی لێدێ ئەوەشم ناوێ بۆ فإني أحب أن أخرج إليكم وأنا سليم الصدر والله من دەمەوێت کاتێککە هاتم بۆ لای ئێوە سینەم پاک و بێگەر بێ بەرامبەرتان لە ماڵەوە هاتوومە دەرەوە دێمەنا ئەو هەواڵە خۆشەویستانم ئای کە سینەم پاک و بێگەرد و پڕ خۆشەویستیە تو خوا لێم مەشێوێنە ئەو کەسم چەند خۆش دەوێت تو خوا لێم مەشێوێنەوە بۆی کە فڵان کە زوای پێوەتی و فڵان کە زوای گوت بۆیە ئەگەر بمانەوێ چارەسەری ئەم بابەتە بکەین دەبێ خۆمان پارێزین لە شەیتان سیفەتەکان بەویستی خوای گەورە خۆمانی لێ پارێزین خۆمان پارێزین لەو کەسانەی کەوا ساحر ئاسان یعنی وەکو سحر کاریگەریان لەسرت هەیە ئاگامان لە خۆمان بێ نەچینە لای ساحر نەچینە لای فاڵچی پەنا بەخوای پەروەردگار بۆ دڵڕەشبوونی کەسێک لە کەسێک یەقینیشتان هەبێ مەشترسن لە بابەتی سحر و جادو ئەوانە هەمویان کار لە کەسێک دەکەن کە زیکری خواکەم دەکا ئێوە بە ئیزنی خوای پەروەردگار دانیشتوانی مزگەوتەکەمان ئێوەی بیسەران و بینەری ئەم وتارە ئەم زنجیرە باسیادا ئێوەی دەم بە زیکری بەیانیان و ئێواران زیکری دوای نوێژەکان بەویستی خوای پەروەردگار خوا دەتپارێزێت لە شەڕی شەیاطین و ئیبلیسەکان لە شەڕی هەموو ساحرێک ناتوانێت کار لێ بکە